سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش مناڵە چاوگەش و خۆشەویستەکانی هاوڕێم هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن ئەم جارەش وەک جارەکانی کە چیرۆکێکی زۆر خۆشم بۆیەوە ئامادە کردووە تا بۆتان بژێڕمەوە. چیرۆکی ئەم جارەمان لە ژێرناونیشانی ڕەفتاری سۆزدارانەیە. سەبا و نیان دوو هاوڕێی زۆر باش یەکتر بوون. خێزانەکانیشیان زۆر نزیک بوون لە یەکەوە. ئەو دوو هاوڕێیە دوانیوەڕوان ئەچوون بۆ باخچەکە تا پێکەوە یاری بکەن. ماڵی بووکەڵەکان یاریەکی زۆر خۆش بوو بەلایەنەوە. ڕۆژێکیان سەبا ڕۆیشت بۆ ماڵی نیان تا بانگی بکات بۆ ئەوەی پێکەوە یاری بکەن. لەوێ ساراشی لێ بوو کە ئەویش هاوڕێیان بوو لە قوتابخانە. نیانیش بە سەبای وت ساراشێت بۆ باخچەکە، بەڵام سەبا هەرگیز ئارەزووی لە هاوڕێتی سارا نەبوو. بۆیە بە نیانی وت تەنیا بە خۆمان بچین بۆ باخچەکە، با سارا نەیە لەگەڵمان. کاتێ نیان گوێی لە قسەکانی سەبا بوو هەستی بە تووڕەیەکی زۆر کرد، دەستی سارای گرت و ڕۆیشتن بەرەو باخچەکە. سەبا دەستی درێژ کرد بەرەو لای نیان، بەڵام نیان ڕۆیشت بەبێ ئەوەی هیچ شتێکی پێ بڵێ. سەبا کەمێک دوای کەوت و نیان چاوەڕوانی نەکرد. ئەوە شوای لە سەبا کرد هەست بە بێتاقەتی و ئیرەیی بکە. نیان و سارا هەردووکیان پێکەوە لە باخچەکەیە یاریانە کرد و زۆر دڵخۆش بوون، هەر پێیەکەنی. نیان بە سارای وت تۆ یاریەکەیت و ڕۆڵی دابیرا بینی، منیش یاریەکەم ڕۆڵی دایکە بینم. لەو کاتەیە سەبا گەیشتە باخچەکە و گوێی لە قسەکانیانە بوو، حەسی نەکرد کە سارا ڕۆڵی داپیرە ببینێ، بۆیە هەستی بە تووڕەیەکی زۆر کرد. بۆ ڕۆژی دواتر لە قوتابخانە سەبا هەستی کرد هەر یەک لە نیان و سارا پێکەوە قساکەن و پێکەوە پێیەکەنن لە دەرەوەی پۆلەکە، کە ئەوە گڕوتینی ئەوی زۆر زیاتر کرد و زۆر بێتاقەت بوو. هەستی کە بەردەوام ئیرەیی پێبە، زۆریش تووڕە بوو. بەبێ ئەوەی کە سڵاو بکە سەبا بە دەنگێکی بەرزەوە بە سارای وت چۆن نەتوانی هاوڕێکەم لێبەری؟ لەو کاتەیە مامۆستا سامان بەلایەنە تێپەڕی، تێبینی ڕەفتاری سەبای کرد، نزیک بووە لە سەبا و پێی وت ئەوە چییە؟ بۆچی بەو شێوەیە ڕەفتاری ناژیراناکەی؟ سەباش وەڵامیایەوە سارا هاوڕێکەی منی بردووە، منیش هەست بە نیگەرانی یەکەم و هەستەکەم تەنیام. مامۆستا سامانوتی هیچ پێویست بەو هەستکردنە ناکە، بڕۆ لەگەڵ هاوڕێکەتە پێکەوە یاری بکەن. هەروەها توانی بەشداری خۆشەویستیەکەی ئەوان بکەی، هەرگیز لە پۆلە هەست بە ئیرەیی هاوڕێیە نەمەکە لەلایەن هیچ هاوڕێیەکتەوە. دواتر مامۆستا سامان ئەوەی وت و سەبای برد بۆ لای نیان و بۆ لای سارا و پێکەوە دەستیان کرد بە یاریکردن و دڵخۆش بوون. هەر یەک لە نیان و سارا بە گەرمیەکی زۆرەوە پێشوازیان لە سەبا کرد و پێکەوە بوون بە سێ هاوڕێی زۆر خۆشەویست. ئیتر لەویا سەبا هەستی بە شەرمەزاری کرد و داوای لێبوردنی لێکردن بۆ ئەو کارەی کە بەرامبەر ئەوان کردوێتی و هەروەها بە ساراوی داوای لێبوردنەکەم کە سەرەتا پێم خۆش نەبوو تۆ لەگەڵمان بی، بەڵام هۆکارەکەی و بۆ من زۆر تۆم بە باشی نەناسیوە و نەمزانیوە نە کەسێکی باشی. کەواتە ئەگەر بێت و هاوڕێکەت هاوڕێتی کەسانێکی تری کرد مانای ئەوە نییە کە ئیتر تۆی ناوێت و تۆی خۆش ناوێت. هەرگیز مەهێڵە ئەو ئیرەیە و ئەو دڕەکەی بەسەرتان ساڵ بێ بۆ ئەوەی کەوا بزانی هاوڕێکەت تۆی پشتگوێ خستۆ بۆ کەسانی تر. نەخێر، بەڵکو ئەتوانی تۆش خۆت بگونجێنی لەگەڵ ئەو کەشەیە کە ئەوان دروستیەکەن بە خۆشەویستی و بە میهرەبانیەوە تێکەڵی هاوڕێیانی تریش ببە و ئەو کاتە زنجیرە هاوڕێتیەکەتان بەرەو گەورەبوون و بەرەو فراوانترە چێت و زیاتریش یەکتریتان خۆش ئەوێ. هەرگیز ئیرەیی مەبەن بە هاوڕێتی، بەڵکو خۆشەویستی زیاتر دروستکەن بۆی بتوانن پێکەوە زیاتر نزیک بن و بەردەوامی بن بە ژیانکردن لە کەشێکی هاوڕێیانەیە. هەتا چیرۆکێکی تر و بەرنامەیەکی نوێی ماوەی مناڵان خواتان لەگەڵ.